نان بۆ نانەوە و حکومڕانی بۆ سوودانی یەک گرێکوێرەکانی عێراق دەکاتەوە و سێبەرەکەی مالیکی هەڵدەگێڕێتەوە. تەنها سەرۆکوەزیرانە کەمترین هێز و لایەن ڤیتۆیان لە دژی هەبێت. لە عێراق ناونراوە بلدۆزەرەکەی ئاوەدانی. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کەمتر لە 2 ساڵە لە پۆستەکەیدایە. سوودانی لە 27 ئۆکتۆبەری ساڵی 2022 دوای مشتومڕێکی زۆر لەسەر کاندیدکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیران بازەکە بەسەر شانیەوە نیشتەوە. بەڵام دوای تێپەڕبوونی کەمتر لە 2 ساڵ ئاماژەکانی حکومڕانی ئەو پیاوەی بە سێبەری مالیکی ناودەبرا دڵخۆشکردن بۆ شەقامی شیعە و لە میدیا و سۆشیال میدیای شیعەکاندا باسی کاروانی ئاوەدانی و کردنەوەی پرۆژە و بەرزە پردەکانی بەغدا و پارێزگاکانی دیکەن لەسەر دەستی سوودانی. هەندێکیشان نازناوی بلدۆزەرەکەی ئاوەدانیان بە سوودانی بەخشیوە. سوودانی بەو کار و پرۆژانی سەرنجی شەقامی شیعی بەلای خۆیدا ڕاکێشاوە و ئاراوەش مەترسی بۆ لایەنە شیعە تەقلیدیەکان دروست کردووە. لە سەرووی هەمووشیانەوە مالیکی نووری مالیکی کە لەسەر پێشنیاری ئەو سوودانی چووە سەر کورسی سەرۆکوەزیران باسوخواستی ئەوە دەوروژێنێت کە بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەگەر سەرۆکوەزیران لیستی هەبێت دەبێت 6 مانگ پێشتر دەستبەرداری پۆستەکەی بێت. لێدوانەکەی مالیکی ئاماژەیە بۆ دردۆنگی ئەو لە سوودانی کە نزیکترین کەس بوو لێەوەی، بەڵام ئیتر پێدەچێت سێبەرەکەی خۆی لێی هەڵگەڕابێتەوە. جیاواز لە پرسی ڕاکێشانی سەرنجی شەقامی شیعەکان، سوودانی لەم ماوەکەمەی حکومڕانیدا بەسەر چەندین ئاسەنگ و چەڵەمەدا زاڵ بووە. توانی قەیرانی دۆلار تێپەڕێنێت، گرفتەکانی بودجە شارەسەر بکات. کابینەکەی سوودانی گرفتی موچە و بودجەشی لەگەڵ هەرێم چارەسەر کرد و نزیکی شالەوەی کێشەی نەوتی هەرێم چارەسەر بکات. سوودانی هەر لەو ماوەکەمەدا پەیوەندیەکانی عێراقی لەگەڵ وڵاتانی ناوچەکە ئێران، تورکیا، ئوردون، سعودیە و مسر بەرەو پێش برد. نایارەکانیشی دەڵێن سوودانی توانیوێتی جۆرێک لە هاوسەنگی سیاسی و پارسەنگی هێز بۆ عێراق لە ناوچەکە بگەڕێنێتەوە. کێشێکی دیکە لە دەستکەوتەکانی سوودانی پڕۆژە و کارەکانی حکومەتە بە ئاڕاستی خۆبژێ و پشت بە خۆبەستن. کابینەکەی کاری لەسەر ئەوە کردووە لە بواری وزە پشت بەخۆی ببەسێت. دەژڵێن تا 3 ساڵی داهاتوو عێراق بۆ غاز و بەنزین پێویستی بە هاوردە نابێت. سوودانی تەمەن 54 ساڵ بە سەرۆکوەزیرانێکی پڕ جوڵە و وزە و چالاکی ناسراوە. ڕۆژێک لە ئوردونە بۆ سبەی لە میسر، ڕۆژی دواتر پرۆژە لە نەجەف و ئەنبار دەکاتەوە. لەگەڵ ئەو دۆخە ئەڵۆزە سیاسی عێراقی تێدایە کە گەندەڵی بۆتە پەتای کوشندە و لایەنەکان سەریان خستۆتە خەزێنەی بودجە. سوودانی تا ئێستا مەلەفی گەندەڵی لەسەر نییە. ڕەنگاوەش تەنها خاڵی بەهێزی بێت بەرامبەر نەیارەکانی. هەرچۆنێک بێ سوودانی 2 ساڵی یەکەمی کابینەکەی باش هێناوە، بەڵام ڕوون نییە کاروانی هیچ و جوڵەکانی هەڵبژاردننی داهاتوو بەم جۆرە بڕدەکات یان ئەویش دەبێتە بەشێک لە گێرە و کێشە سیاسیەکانی عێراق.